بۆچی گۆڵکاری مێژووی مۆندیالەکان وازی لە یاریکردن هێنا؟ ئەمڕۆ چیرۆکی میرۆسلاف کلۆزە دەجێڕینەوە. میرۆسلاف کلۆزە گۆڵکاری ناوداری جیهان و ئەڵمانیا دەجێڕێتەوە بۆچی وازی لە یاریکردن هێنا. کلۆزەکە بە 16 گۆڵکاری مێژووی مۆندیالەکانی تۆپی پێیە، ئێستا ڕووی لە بواری ڕایەنەرایەتی کردووە. بەڵام دەڵێت بۆیە وازم لە یاریکردن هێنا چونکە ئەوەی ئێستا لە دنیای تۆپی پێدا هەیە من نازانم چییە. کلۆزە هەروەها دەڵێت یاریزانە لاوەکانی ئێستا بیر لە شتی دیکە دەکەنەوە، بیر لە پارەی باش و ئۆتۆمبیل و سپۆنسەر و ستایلی جولیبەرجان دەکەنەوە. ئەستێرەکەی پێشووی ئەڵمانی هەروەها دەجێڕێتەوە. کاتێک منداڵ بووم تەنیا بیرم لە مەشقکردن دەکردەوە لە هەڵبژاردەی ئەڵمانیا و هەروەها لە یانەی لازیۆژ لە دوای هەر مەشقێک دەچوومە ناو بانیۆ و حەوزی ئاوی پڕ لە بەفر بۆی کە بەهێز بم و دوور بم لە پێکان. بەڵام یاریزانە لاوەکان ئەو کارەی منیان ڕەت دەکردەوە و گاڵتەشیان پێداهات. کلۆزە هەروەها دەجێڕێتەوە جارێکیان کە هێشتا گەنج بووم لە دوای مەشقەکان خەریکی کۆکردنەوەی تۆپەکان بووم بۆ ئەوی کە بیان خەمۆ ناو کیسەکانی خۆیان. کەچی بە منیان وت ئەوە چێ بە تۆی وتو ئەم کارە بکە. منیش لەو کاتەدا لە دڵی خۆمدا گوتم تۆ تەمەنت 20 ساڵە و ئەگەر نەتوانی یارمەتی کارمەندێکی یانەکەت بدەیت کە تەمەنی 6 ساڵە و تۆپەکان کۆ دەکاتەوە ئەی تۆ چیت؟ کلۆزە گلەی لە یاریزانانی ئێستا دەکا و دەڵێ ئەوەندەی بیریان لای ئەوەیە کە ڕەنجی گۆرەویەکانیان لەگەڵ پێڵاوەکانیان بگونجێنن ئەوەندە بیریان لە مەشق و یاریکردن نییە. وێنە و شێوەیان گرنگترین شتە لەلایەن. هەر بۆیە منیش بڕیارمدا کە واز لە یاریکردن بێنم چونکە لای من گرنگترینش لە تۆپی پێ ئەوەیە بە جوانترین شێوەی خۆی پیشانی بدەیت.